سڵاتان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە سەرەتای سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کشوەری لا کرماشان و کوردستان، ناڕۆنی چارەنووسی تارێق ڕەحیمپوور لە زیندانی سنا، ڕاپێوانی ناڕزایەتی کرێکارانی نەخۆشخانەی مێهر لە تاران، ئەزیەتی وەزاری خوێندکارانی کەژ لە زانکۆی نەوشیروانی بابۆل لە سدەرەزانی 659 کەس لایەن ڕژیمەوە لە یەک ساڵی ڕابردوودا چوونە سەرەوەی ڕێژەی مەسرەفی مادەی هۆشبەری زامبی لە ئێران و بەرزبوونەوەی ئەماری قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی خانشینکراوانی کێشوەری لە کرماشان و کوردستان ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر بە پێڕەواڵی هەر هەفتە خانشینکراوانی کشوەری لە کوردستان، کرماشان و خوزستان دژ بە دۆخی خراپی معیشەت کۆبوونەوە. بە پێڕاپۆرتەکان خانشینکراوانی کشوەری لە شارەکانی سنا، کرماشان و ئەهواز لە ناڕزایەتی بە بایەخ نەزانی بەرپرسانی ڕۆژیم بە کێشە و گرفتەکانیان خۆپشاندانیان کردووە. خانشینکراوان خوازیاری چوونە سەرۆی ئاستی هەغدەست و مەزایە بەکردەوە دەرهاتنی گەڵاڵەی هاوسانسازی و زابینکردنی بیمەی دەرمانی بوون. ناڕۆنی چارەنووسی تارێق ڕەحیمپوور لە زیندانی سنا، وێڕای تێپەڕبوونی 20 ڕۆژ بە سەرکاتی دەست بەسەرکردنی تارێق ڕەحیمپووری تەمەن 39 ساڵ و خەڵکی گوندی ئەوێ هەنگی سنا چارەنووسی و چالاکە مەدەنیە بە ناڕوونی ماوەتەوە. تارێق ڕەحیمپوور ڕۆژی یەکشەممە 14 گوڵانی ساڵی 99 هەتاوی لەلایەن هێزەمنیەکانەوە دەست بەسەر و دوجار لەلایەن زادگای انقلابی سنەوە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ یەکێک لە حەزبە نەیارەکانی ڕۆژیم بە 4 ساڵ زیندانی تازیری و بە تۆمەتی بێڕێزی بە سوپای پاسداران و سەرپێچی لە مەئمورانی ڕۆژیم بە 1 ساڵ زیندانی تازیری مەحکوم کرابوو. نابرا ڕۆژی 29 خەرمانانی ئەمساڵ بۆ جارێکی دیکە لەلایەن ئێدارە ئیسلاحاتەوە لە شوێنی کارەکەی ڕفێندرا ئەو چالاکە مەدەنیە لە ماوەی بەندکرانیدا بۆ مەبەستی دانپێدانانی زۆرەم لێ ئەشکەنجە و ئازاردراوە و لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاوپێکەوتن لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری لە جیرۆفت ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر کرێکارانی لەسەر کار دەرکراوی شارەزاری جیرۆفت لە ناڕزایەتی بە نەجانی 5 مانگ هەغدەست کۆبوونەوە. بە پێزانیاریەکان 143 کرێکاری شارەزاری جیرۆفت لە مانگی جۆزەرزانی ئەمساڵەوە لەسەر کارەکانیان دوورخنانەتەوە لە حاڵێکدا 1 بۆ 3 ساڵ پێشینەی کاریان هەیە. بە وتە کرێکاران بەرپرسانی ڕۆژیم چەندین جار بەڵێنی گەڕانەوەی کرێکارانیان بۆ سەرکارەکانیان دابوو، بەڵام هێشتا بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە و نایانەوێت داخوازیە دواکەوتوەکانی کرێکاران پەردەخت بکەن. کۆبوونەوەی کرێکارانی شرکەتی ئاپفای شوشتەر ڕۆژی سێشەممە 18 مانگی ڕەزبەر کرێکارانی شرکەتی ئاپفای شوشتەر لە ناڕزایەتی بە جێبەجێ نەکردنی داخوازیەکانیان کۆبوونەوە. بە وتە کرێکارانی ناڕازی ماوەی 5 مانگە هیچ هەغدەستێکیان وەرنەگرتووە و ماوەی 2 مانگە حەقی بیمەکانیان با ڕێکخراوی تەمین نیشتیماعی پەرداخت نەکراوە. بە پێزانیاریەکان کرێکارانی شرکەتی ئاپفای شوشتەر تا ئێستا چەندین جار کۆبوونەوەی ناڕزایەتیان بەڕێوە بردووە، بەڵام هیچ بەرپرسێکی ڕۆژیم بایەخی بە داخوازیەکانیان نەداوە. ڕێپێوانی ناڕزایەتی کرێکارانی نەخۆشخانەی مێهر لە تاران لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا 100 کرێکاری نەخۆشخانەی مێهر لە ناڕزایەتی بە دۆخی خراپی پیشەی و معیشەت مانیان گرتووە و ڕۆژی سێشەممە 18 ڕەزبەر ڕێپێوانێکی ناڕزایەتیان بە مەبەستی گەیشتن بە داخوازیەکانیان بەڕێوە برد. بە پێڕاپۆرتەکان کۆمەڵێک لە کرێکاران و پەرستارانی نەخۆشخانەی مێهری تاران لە ئاسکەمی هەغدەست و مەزایە نەبوونی ئیمکاناتی پیشەی و بیمە ناڕازین و هەر ڕۆژ لە سالۆنی چوونە ژوورەوەی نەخۆشخانە کۆ دەبنەوە. ناڕازیان ڕایان گەیاندووە کەسا ئەو کاتێ داخوازیەکانیان جێبەجێ دەکرێت درێژە بە کۆبوونەوەکانیان ئەدەن. ئەزیەتی وەزاری خوێندکارانی کەج لە زانکۆی نەوشیروانی بابۆل بە پێی راپۆرسەکان بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە شاری بابۆل ڕۆژانە لە نزیک خابگەیەک شانی زانکۆی نەوشیروان کۆ دەبنەوە و
ئەزیەت و ئازاری کچان ئەزان. بە وتەی سەرچاوە خۆجێیەکان بە کرێگیراوانی ڕژیم بە لێزانی ماسک و پۆشانی دەموشاویان بێڕێزی بە کشانی خوێندکار دەکەن و زۆر جار هەڕەشەی ڕفاندنیان لێ دەکەن. بە وتەی یەکێک لە خوێندکاران بە کرێگیراوانی ڕژیم بە بیانووی حجابی ئەجباری بە گازی فرمێز ڕێژ و باتۆم هەرش دەکەنە سەر خوێندکاران و وێڕای تۆمارکردنی سکاڵا بەلای بەرپرسانی زانکۆ هیچ هەوڵێک بۆ کۆکردنەوەیان نەدراوە. هەوڵی خۆکوژی بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهیدان. ڕۆژی دووشەممە حەفزەی مانگی ڕازبەر بەندکراوێکی بەلوچ لە زیندانی زاهیدان بە ناوی ئەسلام سدیقی لە ڕێگای لێدانی دەماری دەستیەوە هەوڵی خۆکوژیدا، بەڵام لەلایەن بەرپرسانی زیندانەوە گوازرایەوە بۆ نەخۆشخانە و ئیدی هیچ زانیارێک لەسەر شارەنووسی لە بەردەستانیا. بە پێزانیاریەکان ئەسلام سدیقی تەمەن 23 ساڵ لە شالەکانی مەدەنی و تۆڕە کۆمەڵایەتیەکان لە شاری ئێران شارە و مانگی سەرماوەزی ساڵی ڕابردووش بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و هاوکاری لەگەڵ گروپە دژبەرەکانی ڕژیم دەست بەسەرکرابوو. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا بە سەختی ئەشکەنجە درا و ناچار بە جانپێدانانی زۆرەم لێ دژ بەخۆی کرا. بەیانی سێشەممە کاتێک بنەماڵەکەی بۆ دیداری سەردانی زیندان و نەخۆشخانەیان کردبوو، لەلایەن هێزەمنیەکانەوە هەڕەشەیان لێکرا و ڕێگەن نەدرا چاویان بە ڕۆڵەکەیان بکەوێت. لە سێدارەدانی 659 کەس لەلایەن ڕۆژیمەوە لە یەک ساڵی ڕابردوودا. کۆمەڵەی شالەکانی مافی مرۆڤی ئێران ڕۆژی دووشەممە حەفزەی ڕەزبەر بەرامبەر بە 10 ئۆکتۆبر ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی سزای ئەعدام لە ڕاپۆرتێکدا ڕایگەیان کە لانی کام 659 کەس لە ئێران لە نێوان حەفزەی ڕەزبەری 1401 تا 15 ڕەزبەری 1402 لە سێدارە دراون و هەزاران کەسی دیکەش چاوەڕوانی لە سێدارەدانن. بە پێم راپۆرسە ڕێژەی لە سێدارەدان لە ئێران کە بە شێوەی هەڵواسین ئەنجام دەدرێت بەراورد بە ساڵی ڕابردوو بە ڕێژەی 24 لە سەد زیادی کردووە. هەروەها ڕێژەی سەپاندنی سزای سێزارە لە ساڵی ڕابردوودا بە بەراوردی ساڵی پێشووی بە ڕێژەی 84 لە سەد زیادی کردووە. کۆمەڵی چالاکانی مافی مرۆڤ جەختیان لەوە کردووە کە لە کۆی 659 کەس کە لە ماوەی یەک ساڵی ڕابردوودا لە سێدارەدراون، 7 کەسیان ژن بوون، یەکێکیان تەمەنی ژێر 18 ساڵ بووە و 7 کەسیش لە شوێنە گشتیەکان لە سێدارەدراون. چوونەسەرەوەی ڕێژەی مەسرەفی مادەی هۆشبەری زامبی لە ئێران. دەبیری ستادی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادە هۆشبەرەکانی کۆماری ئیسلامی ڕۆژی سێشەممە 18 ڕەزبەر ڕاگەیان ڕێژەی مەسرەفی مادەی هۆشبەری زامبی یان زایلیرازین لە ئێران 16 هێندە زیادی کردووە. بە پێڕاپۆرسەکان مادەی هۆشبەری زامبی مادێکی کیمیایی و زۆر مەترسیدارە و لە نێوان ساڵی 2018 بۆ 2022 زاینی 16 هێندە زیادی کردووە و ڕێژەی ئەو کەسانەشی بەهۆی مەسرەفی مادەی هۆشبەری زامبی گیانیان نەدەستاوە 15 هێندە زیادی کردووە. بە وتەی سەرۆکی سەدادی بەرەنگاربوونەوە لەگەڵ مادە هۆشبەرەکانی کۆماری ئیسلامی، لاوانی بەشێک لە پارێزگاکانی ئێران بە شێوەیەکی بەرچاو ڕوویان لەو مادەیە کردووە و ئەگەر دەوڵات ڕێکارێک بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوەی نەگرێسە بەر کارەسات ڕوئەدات. بەرزبوونەوەی ئاماری قوربانیانی شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. بە پێدوان زانیاریەکان شەڕ و پێکزادانی نێوان چەکدارانی حەماس و ئەرتەشی ئیسرائیل پاش 4 ڕۆژ درێژە هەیە و ڕێژەی قوربانیان لە غەزە بۆ 800 کەس و 4000 بریندار بەرز بووتەوە و ڕێژەی قوربانیان لە ئیسرائیل بۆ 900 کەس و بریندارەکان بۆ 2500 کەس هەڵکشاوە. بە پێیاماری ناوەندەکانی مافی مرۆڤ تا بە ئێستا نزیکەی 2000 کەس لە غەزە هەڵاتون و ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. هەروەها دەوڵەتی ئیسرائیل ئاو، کارەبا، سوتەمەنی و خۆراکی بەڕووی دانیشتوانی ئەو ناوچەیە بڕاندووە و بە هەزاران کەس لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. لە بەرامبەردا هێرشە موشکیەکانی حەماس بۆ سەر شارەکانی ئیسرائیل بەردەوامە و فەرماندەیەکی هێزی دەریایە وڵاتە کوژراوە و 2 وەزیری دەوڵەتی حەماسیش لە خان یونس لە هێرشە ئاسمانیەکانی ئیسرائیل کوژراون. لەلایەکی دیکەوە 3 فەرماندەی هێزەکانی حەزبۆڵای لۆبنان لە هێرشی تۆپخانەی ئیسرائیل
بۆ سەرباشووری لوبنان کوژراون. دووە هەواڵ گیانەدەستانی 30 کەس لە کامرۆن بەهۆی هاتنی لافا و ڕۆچوونی زەوی. بەهۆی لێزمەی بارانی چەند ڕۆژی ڕابردوو لە کامرۆن لافا و هەڵساو بووە هۆی ڕۆشوونی زەوی و بەهۆیەوە 30 کەس گیانیان لەدەستا. بەپێ راپۆرتی دەستگای هەواڵنێری فەڕەنسا بەهۆی بارینی بارانی بەخۆر لە وڵاتی کامرۆن گەڕەکێکی هەژارنشین لە دەوروبەری پایتەختی ئەو وڵاتە بەهۆی ڕۆچوونی زەوی ڕووخاو بووە هۆی گیانەدەستانی 30 کەس. بە وتەی بەرپرسانی دەوڵەتی کامرۆن ژمارەیەک کەس بێسەر و شوێن بوون و گەڕان بە دوایاندا بەردەوامە. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکرا، کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان.